ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجە لە هەر چوار قۆڵیەوە لە ژێرناوی تێکشکاندنی تیرۆت پێی نایە دووەم ڕۆژیەوە. فەرماندەی ئۆپراسیۆنەکانیش دەڵێ کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەکە هێشتا لە قۆناغی سەرەتاییدایە. فەرماندەی ئۆپراسیۆنەکانی فەلوجە ڕاگەیاند قۆناغی یەکەمی ئۆپراسیۆنەکە بریتی بوو لە دابڕاندنی فەلوجە لە ناحیەی گەرمە کە ئێستا لەلایەن هێزەکانیانەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە. بەوتەی فەرماندەکە لە چەند کاتژمێری داهاتوودا پلانیان کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە دەبێت لە ناحیەی سەقلاویە کە هێشتا لە ژێردەستی چەکدارانی داعشدا. لە ڕۆژهەڵاتی فەلوجەش هێزی مەغاویری فێدراڵی لە هێرشێکی داگوندەکانی لەهیب و ئەسیل و عەبادی کۆنتڕۆڵ کردوێتەوە. لای خۆشیەوە دەستەی حەشی شەعبی ئاشکرای کرد کە چەکدارەکانیان تەواوی ناوچەی کوبێشاتیان لە ڕۆژهەڵاتی ناحیەی گەرمە کۆنتڕۆڵ کردوێتەوە. لە لایەکی ترەوە لە گرتەیەکی ڤیدیۆییدا بەر لە دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجە ئەوس خەفاجی فەرماندەی گروپی ئەبولفەضڵ عەباس شارۆچکەی فەلوجەی بە ناوەندێکی تیرۆر و برینێکی شێرپەنجە ناوبردوو بەڵێنیدا شارۆچکەکە خاپور کرد. هاوکات لێژنەی خاچی سووری نێودەوڵەتی ڕایگەاند دەیان هەزار هاوڵاتی مەدەنی لە ناو شارۆچکەی گەمارۆدراوی فەلوجە گیریان خواردووە و زۆرێکیشیان لەلایەن چەکدارانی داعشەوە کە ژماریان بە 700 چەکدار خەمڵێنراوە وە قەڵغانی مرۆیی بەکاردەهێنرێن. سەرچاوێکی پزیشکیش لە نەخۆشخانەی فەلوجە ئاماژەی بەوە کرد بەهۆی بەردومانی چڕی شارۆچکەکەوە 16 هاوڵاتی کوژراون و 40 تریش بریندار بوون کە زۆربەیان ژن و منداڵن. بەپێی سەرچاوی عێراقیەکانیش قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی ئێرانیش گەشتە دەوروبەری شارۆچکەکە و لەگەڵ فەرماندەکانی حەشی شەعبی کۆبووەتەوە. سەرچاوەکان باز لەوەش دەکەن کە نزیکەی 60 پاسداری ئێرانی بە چەکی نوێ و پێشکەوتووەوە گەشتونەتە دەوروبەری فەلوجە. بەشداریکردنی سولەیمانی لە شەڕەکەدا سەرکردە سونەکانی تووڕە و نیگەران کردووە و دەڵێن حەیدەر عەبادی سەرۆگوەزیرانی عێراق ئەو بەڵێنەی نەبردەسەر کەوتبووی گروپە شیعەکان و لایەنی ئێرانی لە ئۆپراسیۆنەکەدا بەشدار نابن. وتیشیان عەبادی بێهەڵوێست و بێبەڵێنە. كاروان شيخ محسن NRT. احنا المهم لنا ان نحافظ على ارواح المدنيين والمواطنين.